السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاو لە قوتابیانی خۆشەویست، قوتابیانی عەزیز. ئەو ڕۆژ هاتینەوە خزمەتتان بۆ تەمارکردنی وانەکانی فیزیا پۆلی 10 بێگومان. لەو پرسیارەکان لەکوێ ڕاوەستاین بەڕای تۆ؟ مامۆستا لە ئەوەی ڕانەوەستا بووین لە خێرایی ڕووناکی مامۆستا پرسیارە حسابیەکان ڕاهێنانەکە. باش، ئافرین. چات دەزانم متابعەی فیزیای دەکەی بە تایبەت چەناڵی مامۆستا هۆشەنگی بۆی دەرەجەی 100 بێنی کاکە، ئەمەش دەخوامان دێ 100 بێنی. لەگەڵم با بێن بزانین فیزیا بچەند بە ئاسانی دەخوێنین. ڕاهێنانی 5 ئەلف پرسیارێکمان هەیە با بە پرسیاری یەکەم. باشە، پرسیاری یەکەم دەڵێ چی کوڕی من؟ دەڵێ سەرچاوەیەکی تشکی گامە تەنێک گەردونیەکە پرتێکی تشکی گامە وزێ بەرز دەردەکەن. ئەگەر لە لەری پرتەکە بگاتە 3 جارانی 21 هێرتز، ئایا درێژی شەپۆل چەندە؟ درێژی شەپۆلی دێ. ئەمە هەموو جارێ چەند پێدەگوتی؟ دەمگوت تێگەیشتنی پرسیار نیمەی وەڵامە، وایە نا؟ زۆر چاکە. قوتابیانی خۆشەویست، ئێستامە دەین مامۆستا یەک زانرا بە ئەدی مامۆستا ئەوکانی کە لەکوێ بێن. ئەدی هەموو جارێ نەمانگوت کاکەی خۆم خێرای ڕووناچی 3 جاران دەتوان 8 خێرای ڕووناچی 3 جاران دەتوان 8 مەتر بەسەر چییە؟ سێکەن. ئەدی دەرەرەکە ئەو هەمان ئەوە چەندە؟ 3 جاران چەندە؟ دەتوان 21 چییە؟ هێرتز. ئەی چی دەوێ مامۆستا؟ درێژەپۆلی دەوێ. بۆ حەلکردنی ئەو پرسیارە چمان دەکرد؟ سێ گۆشەیەکمان دەکرد. دەمانگوت مامۆستا ئێرە سیە، ئەوە لەندایە، ئەوە ئێفە. لە مەکتەبێ هەستی؟ باشە، لە مەکتەبە هەستا دەبێ منەتانە پرسیارشی کاکە دەسەڵ بڕە دەرەجەی خۆت وەرگرە، چونکە تۆ هەم فیزیا لەگەڵ هۆشەنگی دەخوێنی. باشە، ئێستا تۆ دەتوێت چ دۆزی بابە؟ درێژەپۆل دۆزینەوە. دەڵێن سی بەسەر ئێف. درێژەپۆل دۆزینەوە دەڵێن سی بەسەر ئێف. ئەوە سی چەندە کچی من کاکی خۆم؟ سیەکەم مامۆستا. ئەوتە دیخی ناتوانێ وان پێگوتی دوانەڵی پێت نەکوتم مامۆستا، نازانم بە حاسیبەی دەری بێنم. ئاخر ئەگەر نەزانی دەری بێنی بە حاسیبەی ئەوە دڵنیا بە کارەت نەکردووە کاچی خۆم کەوانەکەی بکە چاوەکەم بە غەڵەت نەکەی. لەرەکەمان چەندە؟ 3 جاران چەندە؟ دەتوان 21. دەوەرەدا بەشاکە کوڕی خۆم چەندە دەچێ؟ 1 جارانی دەتوان سالب 13 مەتر. بەڵام بێگومان بە کەوانەوە دیکەی. باشە بابە؟ بێنە سەر پرسیاری دواوی. جا با بخۆم پرسیاری دووەم و پرسیاری سێم و هەموو پرسیارەکان بە تشی کار دەکرێت هەر بەو ئەوە یەحسایی. باشە، ئێستا مەسە پرسیاری دووەممان هەیە، دوو لەرمان هەیە. دەڵێت 108 مەودای درێژەپۆل بۆ ماوەی مەودای درێژەپۆلەکانی رادیۆی ناوبێنی 88 مێگاهەرتز بۆ 108 مێگاهەرتزە چەندە؟ درێژەپۆلی دەیە. ئەتو دوو درێدانە درێژەپۆلی دۆزی نەچی داهێنانم بۆ بکەی ئەو دوانەکەم بکەیەوە. واللهی ئەگەشتی وا دەکەی هەردووکان کەم دەکەیەوە. ڕێک نییە بخۆم بۆت دێم کاچی خۆم چاوەکەم ئەوە دوو لەری داوە. ئەتو دوو درێژی شەپۆل لە دۆزیێت چاوی خۆم. تەوانە دەی وەرە باشی کاریکەین دەخۆ بزانم مامۆستا تەواو ئەوەکەی دەکەین سێ گۆشەکە. ئافرین. لێدەمسی چی؟ سی ئێف لەندە. درێژەپۆلی یەکەم دۆزەوە دەڵێ سی بەسەر چی؟ ئێف یەک. ئەگە درێژەپۆلی دووەم دۆزینەوە دەڵێن سی بەسەر چی؟ ئێف دوو. هەرە سی چ بوو؟ مامۆستا ئاسانە. ئەدی دەرسێکی کەواشمان نەگوت دەی بزان چ بوو؟ مامۆستا خێرای ڕووناکی نەبوو؟ ئێبا چەند بوو؟ 3 جاران دەتوان 8. گۆرە هەڵڵی زێری زێر. ئەمە کە دەڵام زێری بەزاگە بخوێنی. باشە، باشە. سیەکەما چەندە؟ 3 جاران دەتوان 8. ئێف یەکما چەندە؟ 108. 108 بنووسینەوە. نا مامۆستا چاوەکەم ڕاوەستە سەبرتە بێ. دەی باش، ئەوە چییە؟ مێگایە. یەکسەر دەڵێن چی؟ دەتوانی 6. ئەی بژیارە وەڵا. ئەدی ئەوەش مێگایە. دەڵێن چەندە؟ دەتوانی 6. کەواتە 108 دەنووسین بەزەها جارێک 88 جارێک 108. ئێستا لێرە 88 بەکاردێنی. ئادی خێنە کەوانەی دەڵێن 3 جاران دەتوان 8 دابش 88 دەکات چەند؟ 3.4. 3 جاران دەتوان 8 دابش 108 جاران دەتوان 6 دەکات چەند؟ ئەوەندە. مامۆستا مامۆستا لێرە نووسیتە لەندا 1 و لەندا 2. مامۆستا کێشە نابێ ئەگەر ئەوەی بنووسین لەندا 2 بکەین لەندا 1 خۆڕیباری خۆ ئەو نیگوتووە کامە لەندا 1 و لەندا 2. جاگە واش بڵێ هیچ کێشەت نییە. باشە، تۆ داوای درێژەپۆل لە دەکەی. درێژەپۆل دۆزی کوڕی خۆم. بەس عادەتەن وا باشترە مەسەلەن ئەگەر ئەتۆ F1 ئەوە F1 بێ ئەوە F2 بێ. باشە، نادێتن لەندا 1 و لەندا 2. باشە، ئەم لەبەرەوە بە ئینگلیزی خوێندمەتەوە
ئەوم بە F1 دانا و F2 دانا مۆزۆ ناگۆڕێ باگەخۆم وامسا ئاگە بۆ دێنێتە دەڵێ کامیان درێژەپۆلی زیاترە ئاوا پێ دەڵێ کامیان درێژەپۆلی زیاترە بێگومان لەرە حاجە ئەو تێبینی ئاگدار بە تێبینی لەرە لەگەڵ درێژی شەپۆلکردنی چۆنیە پێچوانە چێ هەر لەرە لەر زۆرتر بوو درێژەپۆلی کەمترە ئێستا ئەوە درێژەپۆلی کەمە ئەوە درێژەپۆلی چۆنە زۆر ئاگر دیقەتیش دێ ئێستا 88% و 100% بەراوردکەین 88% بەکاربێنە چەند دەچێت 3.4 وایە بەڵام ئەگەر 100% بەکاربێن چەند دەچێت 2.78 کاتە ئەویان گەورتر لەوەی وایە ئاگادار بە فیزی ئاسان بە تێگەیشتن نەک بە دەڕخ سیاری سێمیش بە هەمان شێوە دوو لەرەریداوە کوری خۆم داوای دوو دانە درێژەپۆل دەکە بە هەمان شێوە دێین درێژەپۆلەکان دابەشدان هیچی تێدا نیە وە تێبینیشم بۆ نووسوی دەڵێت چونکە دەجاوە بخۆی لە پرسیارەکە دەڵێ ئەجاو پرسیاری سێم گرنگیش ئاگادار بوو پێ دەدەڵ ئەو درێژەپۆلە دەکەوێتە کوێ ئەتۆ بەپێی ئەو درێژەپۆلەی کە کەوتوتە نەماها 10.1 بۆ 85.7 مەتر شەپۆلەکەمان لە جۆری ئەمە بۆ چونکە مەودایەکی چیە کورتە بەڵام ئەگە FM بە ئەوە زۆرتر دەبوو باشە بە سیاری چوارەم بابە سیاری چوارەم دەڵێت چی دەڵێت لە ئەو شەپۆلە کاربووناسانەی کە درێژەپۆلەکەیان 1 کیلۆمەترە تەمان ئەتۆ ئەوە درێژەپۆلی داوە ئەو کیلۆیی جارانی چەند دەکەی دەتوانی 3 مەتر باشە خێرای ڕووناکی شتەیە چەندە 3 جارانی دەتوان 8 مەتر بەسەر 3 چی دەوێت لەرمان دیاری سێ گۆشەکەی بەکاردێنین ئەگە ئێردۆزینەوە دەڵێن سی بەسەر لەندا وایە سێ جاران دەتوان هەش لەنداکەژێک جاران دەتوان سێ ئەو بەستان دیکێ ناکەوانەی درێژەپۆلەکە ئەوە لەرەرەکەت دۆزیەوە کە دەکاتە سێ جاران دەتوان پێنج یەکەی لەبیر ناکەی بابە یەکە دێ بنووسی یەکەی نەنووسی مامۆستا دەرەجە لێ لەشکێنە ئاگادار بە باشە ئاسانیشە عنی بۆ یەک لێ بکەیت دیاری باشترە بۆ خۆت پرسیاری پێنجەمیش بە هەمان شێوە دەڵ ئەو بەشەی شەبەنگی بێنداوە کە درەوشانەوەکەی لە هەمووان زیاترە درێژەپۆلەکەی نزیکەی 560 نانۆمەتر ئەتۆ لێرەکاندا بەس وریای یەکە گۆڕین بە چێشت نابێت ئێستا ئەوە نانۆمەتر چەندە بابە دەتوان سالە بنوێ باشە دەڵێ لەرەکەم بۆ دۆزۆ ئێمە دەین چ دەکەین ناچی شت چێگۆشەیەکی بکە بابە RSC ئەوە لەندە ئەوەش ئەتۆ تێ چ بدۆزیەوە دەتەوێت لەرەر دۆزی ئێکە لەرەر دۆزی دەڵێ سی بەسەر لەندە سی بەسەر لەندە پێم گوتی دیخێناوەکەوانەی یەکەش ئاگادار بە دەیبی گۆڕیەکەی نەگۆڕ پرسیارەکەت غەڵەت دەرەچێ دەکات 5.14 دەتوان 14 کات پرسیاری شەشەمیش بە هەمان شێوەیە کوڕی من ئەوجا درێژەپۆلەکەمان 125 نانۆمەترە داوای لەرەر لە دەکا بە هەمان شێوە ئەتۆ دیدۆزیەوە باشە شتێکی زۆر ئاسانە قوتابیانی خۆشەویست لێرە شتێکی گرنگترمان هەیە ئەوی شانسیە نواندنی شەپۆل بەهۆی تیشک باشە طبعا ڕووناکی ئەمە کوتمان شەپۆلە ڕووناکی چیە شەپۆلە دەڵ ئەو بزەی کە لە تەنێکی تیشک دەردەچێت دەبێتە هۆی دیاردەی بینی طبعا تۆ هەموو تەنێک تیشکی لێو دەردەچێت باشە بابا تیشک چییە دەڵ ئەو هێڵەیە کە ئاراستەی بڵاوبوونەوەی شەپۆلەکە دیارە مەسەلەن بوون منم شەپۆلێکەکەم ئاراستەکەی بەو شێوەیە ئەم چۆن بزانەوە شەپۆلە بۆ ئاراستەوە بەهۆی ئەو تیشکانەوە بەرە ئەو لای ڕۆشتە ئەدی ئەگەر ئاوا بێ ئەوە بەرە ئەو لای جا ئەو تیشکانە مانای ئەوەی ئاراستە شەپۆلەکە بۆ دەنیشان دەکات بەرەی شەپۆلی سەرەتایی ئەوە پێناسەیە گرینگە باشە دەڵێ ئەو هێڵانەیە لە هەموو جۆرەکانی شەپۆل و هەموو خاڵەکانی بەرەی شەپۆل و ڕوتەخت و بە سەرچاوی شێوەی خاڵی قەبارە فەرامۆشدا دەنرێت ئەوە پێناسەکەی گرینگە شەپۆل لە ناوەندیەکاندا دەڵ هەر یەکە لە سەرچاوەکانی بەرەی شەپۆلی سەرەتایی و شەپۆلێکی تری بازنەیی یاخودگۆیی بەرهەم دەهێنێت کە پێیان دەوترێت شەپۆلە چی ناوەندیەکان طبعا شەپۆلی بازنەی زانیت وەسەت بەرەی چۆن دێناو ئاوێکی شێوەی چۆن دروستەکە شێوەی بازن دروست دەکات باشە بە ئەوە زۆر گرنگ نییە بەڵام گرنگی بەرەی شەپۆلەکان دەبا باشە بینە سەر بەرەی شەپۆلی تازە ئەوان بەرەی شەپۆل پێناسەکەی گرنگە و هەرسە ئەو وێنێژ زۆر بە ئاسانی توان بدڕۆکەمە بابە بەشی پێشەوەی شەپۆل پێی دەڵێن بەرەی شەپۆل تاشە
دەڵێ لێکەوتی شەپۆل لە ناوەندیەکان لە ساتێکی دایکە شوێنی نوێی بەرەی شەپۆل سەرەتایی تازە دەنوێنێت. ئەم نواندە بەرە شەپۆل تازانە پێیان دەوترێت دەستوری هاگنیس. دەستوری هاگنیس بۆ دێتەوە وەڵڵاهی زۆر گرینگە. ئەوە مامۆستا کە مامۆستا هەیە ئەوی نیازبزانین بۆ چونکە ڕێک لە پۆل 12 دەستوری هاگنیس چییە؟ زۆر جارانە تۆ مەسەلەن سەر ڕووبارێکی بەردێکی هەڵدێنەوە ئاوەکە بازنەیەک دروست دەکەونە ئەو بازنە دەوێتە بازنێشکی دەوێتە بازنێشکە هەر بازنێک شەپۆلیشکە دروست دەکات. جا وا بێنە پێش چاو ڕووناکیش هەمان شێوەیە. باشە جا دەڵێت چی تاشاکە ئەوە گرینگە. مەبەست لە دەستوری هاگنیس چییە و ئەم دەستور بۆچی بەکاردێت؟ دەڵێ بەپێی دەستوری هاگنیس دەتوانێت بەرەی شەپۆل دابش بکرێت بەسەر چەند ناوچەیەکی سەرچاوێکی شێوە خاڵەوە. لێکەوتی شەپۆلەکە دەرچووەکانەوە لەو سەرچاوەیە بە شێوەی بەرەی شەپۆلی تازە یعنی نوێ. باش شەپۆلە نوێیەکە دەنوێنرێت. دەستوری هاگنیس بەکاردێت بۆ زانینی سیفەتەکانی هەر شەپۆلێک لەگەڵ مادەکان چۆن کارلێک دەکات. ناشاکە بابی خۆم پێش هەموو شتێک بە ئەمن بێن بەرەی شەپۆلەکە ئەو پرسیارە و ئەو پرسیار هەردووکیان ئەو وێنێ بۆ دڕۆکەمەوە. بەرەی شەپۆل چییە؟ بەرەی شەپۆل ئەلێرەکەنە ئەو خاڵانەی بەشی پێشەوەی شەپۆل حساب کۆ شەپۆلێکە ئەو بە خاڵانی پێشی پێشەوەی شەپۆلێک پێی دەڵێن بەرەی شەپۆل. هەر ئەوە ئەگەر لێکەوتی چ بکەین بەشی پێشەوەی خاڵ. جا دەستوری هاگنیس دەڵێ چی؟ دەڵێ هەر خاڵێک لەو پێشەی شەپۆلە خۆر بگرین ئەوانە دیسان شەپۆلی چ دروست دەکەن؟ شەپۆلێکی تازە دروست دەکەنەوە. باشە بابە بۆ پێڵەن چی؟ پێی دەڵێن ئەو بەشە ئەو خاڵانی پێش پێ دەڵێن پێی دەڵێن بەرەی شەپۆل. دەستوری هاگنیس بۆ چ بەکاردێ؟ دەستوری هاگنیس بەکاردێنرێت بۆ زانینی سیفەتەکانی هەر شەپۆلێک کە لەگەڵ چۆن لەگەڵ مادەکان کارلێک دەکەن. ئەو پرسیارە دووبارەی دەکەمەوە زۆر گرینگە. توندی ڕووناچی لە خاڵێک سەرچاوە بەندە لەسەر چی؟ تاشاکە بابە دەستا مەسەلەن ئەمن لە ڕووناکیەک چەند دوور کەمەوە توندی ڕووناچێکە بۆ چاوم کەمتر دەبێتەوە وایە کەواتە دووری لەگە توندی پەیوەندیەکی چۆنیان هەیە؟ پەیوەندیەکی پێچەوانیان هەیە. ئاگادار بە زۆر گرینگە. پاشە دەڵێت توندی ڕووناچی لە خاڵێک لەسەر چ بەندە؟ بڕی ئەو وزێ تەعا ڕووناچی وزەیە ئاگادارە باشە بڕی ئەو وزە ڕووناچی کە لەسەر چاوێکەوە دەردەچێت. دوو دووری نێوان خاڵەکە و سەرچاوی ڕووناچیەکە. کوڕی من تاشاکە سەرم لێرە خاڵێکم هەیە ئەمن هەتا دوورکەمەوە ئەو ڕووناچیە دابەش بێ بەسەر ڕووبەرێکی گەورەترە هەتا نزیکیش بمە ڕووبەرەکەی کەمتر دەبێتەوە. چەند ئەو ڕووبەرە هەتا ئەمن دوورکەمەوە دووری هەتا دووری زۆر بێ توندی لەگەڵ دووری پەیوەندیەکی چۆنی هەیە؟ پێچەوانە. ئەوە زۆر بێ ئەوە چی لێرێ کەم دەکات. جا بۆیە دەڵێت لە بڕی ئەو وزە ڕووناچیە سەرچاوەکە دەردەچێت ئەوە دووری نێوان خاڵەکە و سەرچاوی ڕووناچیە. لێشای ڕووناکی چییە؟ دەڵێت تێکرا دەرچوونی ئەو ڕووناچی هەموو پێکەوە دەڵێت لێشای ڕووناکی پێکەوە بۆ دێت. لێشای ڕووناکی تێکرا دەرچوون ڕووناچی وزەی ڕووناچی لەسەر چاوەیەکە بە چ دەپێرێ؟ بە لیومەن دەپێرێت. ئەوە زۆر گرنگ نییە بەڵام پرسیارێکمان هەیە لێرەکان دەڵێت بۆچی توندی ڕووناچی کەم دەکات هەر لە سەرچاوی ڕووناکی بکرێت؟ دەڵێت چونکە پەیوەندیەکی چۆنیان هەیە؟ پەیوەندیەکی پێچەوانە. لەبەرچ چونکە ڕووناچیەکەش دابەردێ بەسەر ڕووبەرێکی چی زیاتر. جەماعەت ئەو پرسیارە گرنگ ئەو یاسا گرنگ نییە. یاساکە گرنگ نییە. لە پێداچوونەوەی بەندی 1 بۆ 5 ڕادەوەسن قوتابیانی خۆشەویست هەتاوەکو وانەی داهاتوو بەخوات دەست پێرم خوات لەگەڵ